بەخوا هەموو ناوەکانی خۆی گەورەم لەبەرە. نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم. ئەوین کازم وێڕای زیرەکی و نمرە بەرزەکانی لە قوتابخانەدا یەکێکە لە خوێندکارە زیرەک و بەتوانەکانی دەستگای نووری حیکمە لە سەی سادق لەم ڕاپۆرتەدا بەرەو توانەکانی ئەوین دەخێنە ڕوو. ئەوین کازم تەمەنی تەنها 9 ساڵە، ماوەی ساڵ و نیوەکە خەریکی قورئان خوێندنە لە دەستگای نووری حیکمە. لە قوتابخانەدا ئەستی زۆر باشە و نمرەکانیشی لە ئەستی نایەبدان. لە ئێستادا سەرقاڵی لەبەرکردنی قورئانی پیرۆزە و ئامانجی ئەوەی هەموو قورئان لەبەر بکات و سەردانی ماڵی خودا بکات. تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب، لە ناوچە هەردوو دەستی ئەبوو لەهەب. ئەبوو لەهەب مامی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، زۆر ئازاری پێغەمبەری دەدا و دژایەتیە کرد. ما ئەغنا عنه ماله وما كسب. من ماوەی ساڵ نیوە کە لە دەستگای نووری حیکمەم و سپاس بەخوا توانی مەوانەکان بەباشی بخوێنم. زۆر سپاسی مامۆستاکان ئەکەم، زۆر هەوڵیان لەگەڵم داوە تا ئێستا توانیمە دروستی عامە لەبەر بکەم. من حەزم لێیە بمە مامۆستا و حەز ئەکەم بچم بۆ عەمرە و حەجیش، ئینشاءڵڵا هەر بەدەستی ئەهێنم. ماڵەوەی ئەوین هاوکارێکی باشی ئەوین بوون و دڵخۆشن پێ و لێ رازین و سوپاسی دەستگای نووری حیکمە دەکەن و دەڵێن مەگەر تەنها خودای گەورە پاداشان بداتەوە و بوونی ئەم دەستگانە بە گرنگ و پێویست دەزانن. سوپاسی مامۆساکانەکەین دەستیان خۆش بێ، هیلاکە بن پیان و ماندووە بن، مەگەر هەر خوا بتوانێت پاداشتیان بداتەوە. زۆر سوپاسی دەستگاکەیەکەین بەعام لە مدیر و جێگر و مامۆساکانیان. مامۆستاکانی ئەوین داهاتوویەکی جوانی بۆ چاوەڕێ دەکەن و لە توانەکانی رازین و سوپاسی دایک و باوکی دەکەن کە بەردەوام هانی ئەوین دەدەن و بەم جۆرەیە باسی توانەکانی ئەوین دەکەن. ئەوین یەکێکە لەوانەیە کە دایک و باوکی پشتگیریەکە و سوپاس بەخوا قوتابێکی باشە، هەم لە ڕووی پەروەردەیەوە هەم لە ڕووی قورئان خوێندنەوە. داواکاری هەموو دایکان و باوکانیش وەکو دایک و باوکی ئەوین هەوڵ بن لەگەڵ مناڵەکانیان، چونکە بەڕاستی ئەگەر مناڵەکانمان بە پەروەردەیەکی قورئانی پەروەردە نەکەین ئەوە لەوانەیە دوایی نەتوانین زاڵ بین بەسەر مناڵەکانمان پەروەردەیەکی باشی ڕێکوپێکی کەین. دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لقی سەی سادق لە ساڵی 2007 دامەزراوە و لەو ماوەیەدا توانوێتی خزمەتێکی بەرچاو بە فێرخوازان بکات و چەندین کەسیان پێگەیاندووە و ئەوینیشی واخوازە لە داهاتوودا کە گەورە بوو یەکێک بێت لە مامۆساکانی دەستگای نووری حیکمە. سوهەیب محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سەید سادق.